بناوي خواي گەورە و میهرەبان. ئەمڕۆ هەینی 12 سەفەری ساڵی 1430 کۆچی بەرامبەر 19 ڕەزبەری ساڵی 2718 کوردی بەرامبەر بە 11 دەی 2019 زاینی لە هۆڵی قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بەشی سەرپەرشتیاری یەکەی منداڵ و نەوجەوانان هەڵدەستێ بە ئاهەنگی کۆتایی تەواوکردنی ساڵێکی تری خوێندنی قوتابیانی قورئان. بەو بۆنەوە زۆر بەخێر هاتنی هەموو لایەکتان دەکەین کە ئامادە بوون لە ئاهەنگەکەمان و چاکترین و باشترین دەستپێک کە ئاهەنگەکەمانی پێبڕازێنینەوە خوێندنی قورئانی بەرز و بەپێزی خوای گەورەی میهرەبانە. ئێستاش لەلایەن قوتابی دەستگا لە قۆناغی نەوجەوانان ئەحمەد دیدار کە چەند ئاەتێکتان بۆ دەخوێنێتەوە با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما خالدين فيها حسنت مستقرا ومقاما قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما صدق الله العظيم. خدای گەورە پاداشتی بەڕێز کاک ئەحمەد بداتەوە. بەڕێزان و ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش وتەی بەخێرهاتن و چەند ڕوونکردنەوەیەک لەلایەن بەرپرسیەکەی منداڵ و نەوجەوانان دکتۆر ئاسۆ حوسێن پێشکەش دەکرێت با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان و بەزەیی بەناوی کارژێڕی یەکەی منداڵ و نەوجەوانان لە بەشتی سەرپەرشتیاری دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بەخێرهاتنێکی گەرمی یەکەی بەڕێستان دەکەین. زۆر خۆشحاڵ و شادمانین کە بۆ ساڵێکی تریش ئاهەنگی تەواوکردنی خوێندنی قورئان
ئامادە دەکەین. سپاس و ستایشی بێوێنە و بێ ئەندازە بۆ خوای گەورە کە یارمەتی داین و مۆڵەتی داین ساڵێکی تی خوێندر تەواو بکەین. بەڕێزان میوانانی خۆشەویست، دیارە ئێمە لە ساڵی ڕابردوو لە ئێشی دەی 2010 دەستمان بە خوێندن کرد. لە 4 نۆ 2019 کۆتا ڕۆژی خوێندن بوو لەو ساڵ. دیارە وەکو ئاماژەکەنیشی خێرا چەند ڕوونەیەک پێشێش دەکەن ئینشاءڵڵا. دیارە ئەمە لەو ئاهەنگەی کە هێنامان ئێرکانە زۆر داودەبرن دەکەن شوێنەکە گسکێ و وەکو پێویست نەبوو لە هاوکات بوو بە پێشکەشکردنی ئاهەنگی خوشکان لەو دیوی. ئەگەر تاقیشمان کرا بە لەو هەفتەشی کە تاخیرمان کردبا 2 هەفتە خوێندنی دوا دەکەوت ناسار پێشمان خست گوتمان بە ئاهەنگە بکرێت زۆر بە داودەبرن دەکەین کە شوێنەکە گسکێ و ئەوەندە. چەند ڕوونکردن ئاماژەکردنیشی خێرا بەکار و چاڵەشەکانی ساڵی ڕابردوومان زۆر بە خێرایی ئاماژان پێ دەکەین. کۆمەڵە سیمینار و وتار و کۆمەڵێک خولمان کردەوە لە قوتابیانە ساڵی ڕابردوو بزۆر بە خێرایی ئاماژان پێ دەکەین. یەکداوانە سیمیناری تامی زانست و زیرەکی بکە کە لەلایەن ئەندازیار سەفین محەممەد پێشکەشکرا لە 8 12 2010. سیمیناری تەکنیکی زانستیانی ددان شوشتن کە لەلایەن ئاسم حوسێن پێشکەشکرا 9 3 2019. سیمیناری گەشتبینی و هەوڵدان کە لەلایەن ئەندازیار سەفین محەممەد پێشکەشکرا لە 25 6 2019. سیمیناری تەندروستی نەخۆشیە باوەکانی وەرزی هاوین کە لە سەرەتای وەرزی هاوینەوە باسمان کرد ئەویش لەلایەن ئاسم حوسێن 7 پێشکەشکرا. زنجیرە سیمیناری ئیمان و ئیسلام کە لەلایەن مامۆستا غەریب پێشکەشکرا لە 9 7 2019. خولێکی پێشکەوتمان مامۆستایان کردو خولی شێوازی گەیاندن کە لەلایەن دکتۆر لوقمان بەهادین پێشکەشکرا لە 9 7 2019. سیمیناری جگەرەکێشان لە ناو نەوجوانان کە لەلایەن دکتۆر ئازاد عەلی مامۆستای زانکۆ بوو لە بۆ نەوجوانان پێشکەشکرا. سیمیناری هەنگاوەکانی سەرکەوتن کە لەلایەن مامۆستا ڕەسوول محەممەد لە 23 7 2019 پێشکەشکرا. خولی پلانە ستراتیژەکانی پەیوەندیکردن لەلایەن ڕاهێنەری گەشتەپێدانی مرۆیی دکتۆر شێزاد عەلی کە لە 30 7 2019 پێشکەشکرا. ئیمان و ئیسلام لەلایەن مامۆستا غەریب لە 30 7 2019 پێشکەشکرا. وتاری خوڕەوشتی بەرزی مسلمان کە لەلایەن مامۆستا سەفین محەممەد پێشکەشکرا لە 30 7 2019. وتاری گەنج و تێکۆشان کە لەلایەن مامۆستا ئەحمەد وەرتێ پێشکەشکرا کە خاوەنی وەرگێڕی ئەو کتێبی پێڕووی منداڵی مسلمانە مامۆستا ئەحمەد لە 6 8 2019 پێشکەشکرا. چەند ئاکارێکی بەرز بۆ قوتابیانی حکمە کە لەلایەن مەلا شەریف پێشکەشکرا لە 28 2019. ئاهەنگی پرۆژەی قوتابی نمونەوەی پێشەنگ کە ئێمە ساڵانە سپاس بەخوا ئەوە 3 ساڵە لەناو لە پۆلەکان هەر لە پۆلە و قوتابیەک دەبتە نمونەوەی پێشەنگ لەلای مامۆستایەکەی و دەنیشان دەکرێت خەڵات دەکرێت و سپاس و پێزانینی پێشەش دەکرێت کە ئەو سار 16 قوتابی لە 16 پۆل دەستنیشان کران و خەڵاتیان پێشەش کرا کە بوونە کۆمەڵێک پێوەماندانا لە مامۆستانی بەڕێز بەو پێوەرانە قوتابیەکە هەڵبژێردرا. 16 سیمیناری گەشتەپێدانی مرۆیی بۆ نۆجوانان لەلایەن مامۆستا کازان ناسە پێشکەشکرا لە 28 8 2019. خولی بیرکردنەوەی داهێنەرانە کە تایبەت بوو بۆ مامۆستانی بەڕێز کە لەلایەن دکتۆر ئیبراهیم تاهیر پێشکەشکرا لە 29 8 2019. ئەنجامدانی پێشبرچەی قورئان کە ساڵانە ئەو پێشبرچەیە ئامادە دەکرێت لە ئاستی هەموو قوتابیانی منداڵ و نۆجوانان. ئەمساڵ سپاس بۆ خوای گەورە لە 3 ئاستی جیا ئاستی جوزی ئەمە و ئاستی جوزی ئەمە و تەبارەکە و ئاستی جوزی کۆتاییش ئەو پێشبرچەیەمان ئەنجامدا بە هاوکاری بە هاوبەشی لەگەڵ یەکەی منداڵ و نەوجوانانی خوشکان. سپاس بۆ خوای گەورە قوتابێکی باش کە نمری باش هینە و ئینشەڵڵا لە داهاتوو ئاهەنگیان بۆ ساز دەکەین و یەکەمەکان و دووەم سێمەکان خەڵات دەکرێت. لە کۆتاییدا سپاس و پێزانیمان بۆ بەشتی سەرپەرشتیاری هەیە کە هەندێک هاوکارمان دەبین و سپاسی بەشی ڕاگەیاندن دەکەین کە بەردەوام کار و چاڵەشەکانمان بۆ دەگواستەوە بۆ ڕێگدەخاتن و سپاسی هەر چوار ئەندامە بەڕێزەکەی یەکەی منداڵ و نۆجوانان دەکەین کە بەڕاستی ماندوونە ناسانە هاوکاری دەستگانە هاوکاری یەکەی منداڵ و نۆجوانانن
کە بە تایبەتی بەڕاستی نایەنبینی مامۆستا کاک ئەندازیار طارق مامۆستا وریا مامەر و مامۆستا یونس عەبدوڵڵا و مامۆستا دیدار و ئەوەشە جێی خۆشیشە بەڕاستی سوپاسی هەموو مامۆستایانی یەکەی منداڵ نەزانام بکەین کە زۆر بەگەرم و گوڕیەوە بێ بەرامبەر بە خۆبەخشی لە یەکەی منداڵ نەزانان وانیان گوتەوە لەو وەزعە ناومارەش کە هەفتەی 2 ڕۆژیش هاتین لە هاوینی جێ دەستخۆشیە زۆر سوپاسیان دەکەین خوای گەورە پاداش هەموو لایەک بداتەوە زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان لە ماهەنگە دووبارە زۆر سوپاس ڕێز و خۆشەویستیمان بە هەموو لایەک سوپاس خدای گەورە پاداشی بەخێری دکتۆر ئاسۆ حوسێن بداتەوە. بەڕێزان و ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش نمایشکردنی فایلێکی دۆکیۆمنتاری لە کۆی کار و چاڵاکیەکانی ساڵی ڕابردوومان کە لەلایەن بەشی ڕاگەیاندنەوە ئامادە کراوە پێشکەشتان دەکرێت. ذكر وموعظة ونور فيه شفاء للصدور وشفيعنا يوم النشور آياته تروي المدى وصفاته نبع الهدى نلقى الجنان بحبه لن تستقيم حياتنا إلا به هو القرآن والفرقان إليه تنصت الأكوان وفيه تعطر الآذان والقرآن ضياء يملأ الآفاق ونور يبعث الأشواق وفيه محاسن الأخلاق والقرآن كم يهتدي الحيران فيه والنفس كم حنت إليه يعلو ولا يعلى عليه هيا نرتل آيه ونعيش تحت ظلاله ننسى الهموم بقربه لن تستقيم حياتنا إلا به هو القرآن والفرقان إليه تنصت الأكوان وفيه تعطر الآذان والقرآن ضياء يملأ الآفاق ونور يبعث الأشواق وفيه محاسن الأخلاق والقرآن أسعد به قلوبنا واغفر به ذنوبنا واشرح به صدورنا يا ربنا أذهب به أحزاننا فرج به همومنا واجعله شاهدا لنا يا ربنا هو القرآن والفرقان إليه تنصت الأكوان وفيه تعطر الآذان والقرآن
الأشواق وفيه محاسن الأخلاق هو القرآن. ذكر وموعظة ونور فيه شفاء للصدور وشفيعنا يوم النشور. آياته تروي المدى وصفاته نبع الهدى نلقى الجنان بحبه لن تستقيم حياتنا إلا به. هو القرآن والفرقان إليه تنصت الأكوان وفيه تعطر الآذان والقرآن ضياء يملأ الآفاق ونور يبعث الأشواق وفيه محاسن الأخلاق والقرآن. كم يهتدي الحيران فيه والنفس كم حنت إليه يعلو ولا يعلى عليه. هيا نرتل آيه ونعيش تحت ظلاله ننسى الهموم بقربه لن تستقيم. بەڕێزان و خۆشەویستان، سەرپەرشتیارانی قوتابیان و قوتابی ئازیزەکان، ئێستاش گوێ دەگرین لە وتاری بەڕێز دکتۆر خالید گەردی لەژێر ناونیشانی پەروەردەکردنی منداڵ. با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان خۆشەویستان ئیمانداران، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەچی زۆر سوپاسی ئەو مامۆستا بەڕێزانە دەکەم کە ماندوونە ناسانە ئەو چاوگەشانە دەگەین لە مەرحەلەیەکی وا کەوا دڵ و دەرونیان لە بیدایەتدا بە قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوەدان بکرێتەوە. پاشان سوپاسی ئەو داک و بابانە دەکەم کەوا بە ئەرک و واجبی خۆیان هەستاون منداڵەکانیان دەنێرنە ئەو شوێنانە کەوا خزمەتێکیان دەکەن، خزمەتەکە بردیە لەوەی فێرکردنی قورئان و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئادابەکانی ئیسلامی. و ئومێد دەکەم ئینشاء الله ئەو جێگای و ئەو شوێنە و ئەوانەی کەوا مەساریف و شتیشیان تێدا کردووە، چ بە جەسەدی تێیدا ماندبوون، چ بە مالی، خوای گەورە بەرەکەت بێختە ماڵ و منداڵ و کەس و کاریان موفق و سەرفرازیان بکە لە هەموو کێشە و موسیبەتێکی دنیا خوای گەورە بە دووریان بێخ. بەڕێزان و خۆشەویستانم، من هەر بە کورتی لەسەر تەربیەتی منداڵ و پێگەیاندنی منداڵ لەو ڕۆژگارەی ئەو ڕۆداکەوە بەڕاستی ئینسان ئەگەر فکری لێ بکاتەوە ئەجر و پاداش دەچی گەلە زۆری هەیە. من لەو ئاەتە ڕادەست پێ دەکەم، بزانە خوای پەروەردگار چ دەفەرمێ: والذين آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء. زۆربەی مفەسرین دەفەرمون ئەو ئاەتە مەبەستی پێ ئەوەیە هەر کەسێک منداڵێک پەروەردە بکات، چ داک و بابی بی، چ مامۆستایەک بی، فێری مەسائلی دینی بکە، هەتا ئەو منداڵە دەمریتن خێر و ئەجر و پاداش لۆ داک و باب و لۆ کەسەکە دەچی. و ئەو منداڵش چەند منداڵی لە پاش بەجی بینێ دووبارە ئەجری ئەوانیش هەر لۆی دەچی. یعنی تو بەس تەماشاکە ئەو سیلسیلە دووریە دەکات چەند زۆر. تو منداڵێکت فێرە قورئان کردیە،
ژنی دەینی ئەویش خێزانی فێر دەکا ئەویش منداڵەکانی فێر دەکا منداڵی وی منداڵی خۆی فێر دەکا سیلسیلە دەڕوا 2-3 جاری وا هەیە 100 بگرە لۆ 1000 دەڕوا ئەجر هەر لۆ یەکەم دێ هەر لۆ یەکەم دێ پاداشتی یەکەم بەڵام لە ڕەحمەتی خوا ئەوەیە ئەگەر منداڵ خوا نەخواستە ئینسان ئەدای واجبی خۆی بە تەواوی کرد ئەگەر گوناحی بکە گوناح ناچیتە سەر داک و بابی کەس و کاری بۆ خۆی لێی مەسئولە چونکە خۆی ئەنجامیدایە جا لۆیە بەڕێزانم چەند پێویستە ئینسان 3-4 منداڵی هەبی لە دوای مردنیشی خوای گەورە بەس ئەجر و پاداشتی پێ زیاد دەکات چونکە بە نەسی حەدیث پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم کەسی وا هەیە خوای گەورە دەیباتە بەهەشتێ دەڵێن ئێرە دەرەجەی تۆ دوایی مەلایکەت دێن دەرەجەی بەرزتر دەکەن جێی زۆر خۆشتری دەدەنێ دەڵێویش دەپرسی دەڵێ باشە گوتان ئێرە جێتە لەبەر چێ ئێستا زیادی کرد جێیەکەی من بەرزتر بوو خۆشتر بوو دەڵێن لە دنیایێ ئەولادی تووە داوای لێ خۆشبوونت لۆ دەکا و دوعات لۆ دەکا لۆی خوای گەورە لێرە دەرەجەی بەرزتر کردی و پلەت بەرزتر بۆ لەکن ڕەب العالەمین جا لۆی بەڕێزانم بەڕاستی ئینسان منداڵەکان جوان پەروەردەکەن پەروەردەیەکی ڕێک و پێچیان بکەن ئەوە لەکن خوای گەورە ئەجر و پاداشتێکی زۆری هەیە کە ئینسان ئەو منداڵی زایع ناکە منداڵ لە لای ئینسان ئەمانەتە خوا نیعمەتە دەیدا بە ئینسانی بەس وەڵڵاهی حەیفە ئەوەندە لە دوو مەکتەب و مەدرسە و ئیش و کار و هەموو شتێکی بی بەڵام حەیفە لە دوو فێربوون و تعلیمی نەبی کە کەلامی خوا ناردراوە تۆ کەم تەرخەمی بکەی لەوەی فێری بکەی یان سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێ ئاشنا نەکەی چونکە منداڵ لە گچکەییدا وەکو زانایان قەدیمەن فەرمیانە العلم في الصغر كالنقش على الحجر فەرمیانە زانست لە گچکەییدا وەکو نەقش وایە لەسەر بەردی بکەی قەت لا ناکەوی لە گچکەییدا فێری کە با فێر بی با ماندی بی لە گەورەییدا ئیسرعات دەکا یعنی فائیدەکەی لە بۆ خۆیتی ئیمامی مالک ئەو ئیمامە گەورە بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دایکی کە ناوی عالیە بوو ئافرەتەکە هەموو جارێ جلوبەرجی جوان لە بەردەکرد دەیگۆ اذهب يا بني إلى ربيعة فتعلم من أدبه قبل علمه بڕۆ کوڕم هەڕوەکەن ڕەبیعەی ڕەئی جلوبەرگێکی جوانی لە بەردەکرد فێرە ئەدەبی ئەو پیاوە بە پێش ئەوەی فێرە علم یعنی فێری ئەدەب و ئەخلاق و ڕەوشت و ئەو کارە جوانانە بە چێ لە سەنتەرێکی وا فێریشتی خراپە بێ هەمووی تەماشا دەکەی یا قورئانە یا سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا ئادابی ئیسلامیە والله یەک پارچە بەرەکەتە ئێرە یەک پارچە بەرەکەتە یەک پارچە خێرە یعنی حەیفە هەموو خەڵک ئێستا کە گوێی لێ دەبی کە عوتڵە پەیدا ئەبی بەغار بێنەوە ئێرکوانە بەبێ مقابل بەبێ هیچ شتێک یعنی ئەو مامەستایانە دێن یارمەتی ئەو جۆرە تەڵەبانە دەدەن بەس با قیامەتدا بێ ئەوجا دەزانن ئەزری ئەو کەسانە چەند زۆرە کەوا خزمەتێکی منداڵێکیان کردیە لە پێناوی خوای گەورە چەند ئەزریان دەداتەوە ئەو ئیمامی ئەحمەدەی کە ئێستا لە دنیایەدا ناوی دایتەوە بەس تەماشا چێ پەروەردەی کردیە دایکی پەروەردەی کردیە سەفیەی کچی عەبدولمەلیک دایکی ناوی سەفیە بوو ئیمامی ئەحمەد بە خۆی دەژێرتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەگەر تەماشا موقفەکەی بکەین مقارنەیکەین بە ئێستاکەدا بەڕێزانم زۆر جاروێ ئەوجە دەزانین دایک چەند قسووری هەیە و چەند ئەزریشی هەیە ئەگەر بە واجبی خۆی هەڵبستی ئێستا بەداخەوە زۆر جاری وا هەیە دایکەکان لەبەر تەلەڤیزۆن و جاری وایە بەعزێک لەبەر وەسایلی ئەنتەرنێت ئاگای لە پەروەردەی منداڵەکەی نەما کاتێکە بینی منداڵەکەی گەورە بووە دەڵێ دەری کردم لێیدام جوونی پێدام قسەی پێگۆتم ئاخر لە گچکەیی ڕازایەت کرد شترە نەمامەکە برند بووە بە دارەکرد لە گەدانا بەلەوەی خوار نەبیتەوە ئێستای تو خوار بووی تۆ بوویتە پیرەدار تازە ڕاز نابتەوە ئیلا بەشکاندن نەبی ناشکرێ بیشتێنی معنای وێز دائیم بە خواری ئەڕوا دەفەرمێ ئەمن عمرم 10 سال بوو داکەم هەموو قورئانی پێ لەبەر کردم هەر لە ماڵێ نە لە مامۆستا و نە لە جێگا و نە لە مەدارس و لە هیچ شوێنێک نا لە ماڵی خۆمان کە تەمەنم بووە 10 ساڵ داکەم هەموو قورئانی بە من لەبەر کرد یعنی بوومە حافظ القورئان ئەوجا دەڵێ ئەو کات ئێمە لە بەغدا بووین دەڵێ جەو سارد بوو داکەم پێش نوێژی سبەینێ گاسیمنی دەکرد گاسی دەکردم جلکەچی لەبەر دەکردم بۆن خۆشی دەکردم
مزگەوت لە ماڵمان دوور بوو بەخۆی دەهات عمرم 10 ساڵ بوو دەیبرد بە نوێژی سبەینێ دەیگۆ کوڕم دەڵێن لە مزگەفتێ علمە خوێندرێ بڕۆ هەروە مزگەفتێ دەڵێ تەمەنم گچکە بوو ناوێرام لەگەرم دەهات نوێژی سبەینەی بە جەماعەت پێدەکردم دانیشە لە خزمەت مامۆستایان لە دەرێ چاوەڕێی دەکردم هەتا تەواو دەبوو ئەوجا من دەهاتمەوە لەو ماڵێ لەگەرە من دەهاتەوە ماڵێ سبحان الله وەرە ئێستا دایکێک ببینە هەبەخۆی نەک نوێژی سبەینێ بە جەماعەت بکات جاری وا هەیە لە وەختی خۆشی نایکە جاری وا هەیە ڕۆژ هەراتێ هی چاکەکەیان دەیکەن ئیواشێ جاری وا کە نوێژەکە ڕۆیی هەر نایکە جاوەرە منداڵەکە بێک و پەروەردەبی کەواتە ئێستا زانن خەلەل لە چێ بەڕێزانم واللهی ڕوو لە خوای گەورەکە ئللا خوا کارت لۆ ئاسان دەکە جا نەکەر ئەوەندە بزانە ئەو دایکە کو ئەو ئەولادەی پێگەیاندیە هەتا عمری 10 ساڵ بوو ئەو هات دەڵێ 16 ساڵیم لە تەمەنی 16 ساڵیم دەڵێ ئەو جەگوتی کوڕم ئێستا کاتی پەیداکردنی علم و هیجرەتە دەزانی چ دەکەی اذهب فاطلب الحديث تازە قورئانت هەموو لەبەر کرد 6 ساڵە دەوریە دەکەیەوە ئێستا بڕۆ دەست پێ بکە حەدیثی پێغەمبەری کۆکەوە صلی الله عليه وسلم باشە دەڵێ واللهی لە بیرمە کە ناردمی لۆ سەفەری دەنانی جۆی دامێ نانی جۆ لۆی لە ناو تورەگەشی کردم لەگەر شتێکی گچکەشی دامێ گوتی ئەگەر برسیت بۆ ئەوە خێ ئەوەش نانی جۆیە بڕۆ هەروو حەدیثی پێغەمبەری کۆکەوە صلی الله عليه وسلم چونکە فەرمووی بیستیمە کۆکردنەوەی حەدیثی وەکو هیجرە دوایە لە پێناوخوا ئەو ئافرەتە وای باشە فەرمووی ئەتوش دەکەمە ئەمانەت و دەدەمە دەستی خوای تەبارەک وتەعالا فإن الله لا يضيع شيئا أبدا هەر کەسێک شت بداتە دەست خوا بە یەقینی هیچ کەس ناتوانێ ئەو شتەی زایعەکە و بیفەوتێنی دەوجا بڕۆ دەست بە تەڵەبی حەدیثکە ئەوجا ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەبی لە پاش دوعای داشی لە پاش خزمەتکردنی لە پاش ئەو تەربیەتە جوانە بوو بەو کەسە ئێستا لە هەموو دنیایە 4 مەزهەب هەیە مەزهەبێکیان ئیمامی ئەحمەدە کە ئەو ئافرەتە پەروەردەی کردیە کە پەروەردەکەشی لە گچکەییدا بووە بەو شێوازە حیفزی قورئانی پێکردیە هانیدایە لەسەر فێربوونی حەدیث بردیتی لە بۆ نوێژی جەماعەتی بەیانیان نەک نوێژەکانی دیکە جالوی بەڕێزانم بەڕاستی ئێمە ئەگەر ئیعادە نەزەرێکی خۆمان بکەینەوە ئەو کات لێمان بەدیار دەکەوی هەندێک کەس کە موکوڕی هەیە هەندێک کەسیش واخوا ئەزری بداتەوە تا وەکو منداڵە چاوگەشانەی کە دەبینن کاوانە جێی فەخر و شانازینە بەڕاستی وەکوونەوەی دوا ڕۆژن ببینن هەر یەکەشیان داعیە کەسێکی گەورە دکتۆرێک مهندسێک یەکەشی لێ دەردەچی وڵاتێک لە ژێر دەستی ئەو دای سرحاتەکە کۆمەڵە خەڵکێکی زۆر سوود لەو دەبینی هەزار جار دەرێن ڕەحمەت لە داک و بابت هەزار کەس دوعای خێری لۆ دەکات لە شەوی تاریکدا بەس لە بەرەوەی کارێکی چاچی لەگە ئەنجام داوە کە ئەو ئیشە بەرووبوومی ئەو شوێنەیە ئەو جێگایە ئەو مەکانەتەیە لە بەرەوەی پەروەردەیەکی ئەو هەجوان کرا حتا بەڕێزانم بزانە باوڕکە داک و باب تەئسیری هەیە لۆ ئەولادەکانی ئەو ئیمامی بوخاریە کە کتابەکەی صحیحترین کتابە لە پاش قورئانی پیرۆز کە لەدایک بوو چاوی نەیەدی زەعیف بوو هەتا چاوی لەدەستدا یعنی نابینا بوو چاوی نەیەدی داچی ئەوەندە دوعای کرد دەفەرمێ شەوێک پێغەمبەر ئیبراهیمم لە خەوێ دیت عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر ئیبراهیم پێی فەرمووم گوتی هەستە چیت کە مەگریێ خوا چاوی کوڕەکەی پێدایەوە دەڵێ لە پێغەمبەر ئیبراهیمم پرسی گوتم لەبەر چێ گوتی بکەثرەتی دموعیکە بە زۆری ئەو فرمێسکانت ئەوەندە گریای لە بەخوا پاڕایەوە هەر لە خەوەکە پێی گوتم هەستەوە کوڕەکەت هەردوو چاوی چابووی تۆ ئێستا چاوی دەبینی دەڵێ سوبحان الله سبەینی بە پێی خۆی دەڕۆی خوا چاوەکانی پێداوە داکوباب لە بۆ ئەولادی زۆر ئەساسە یعنی کاریگەری هەیە لەسەریدا بۆیە ئینسان بەڕاستی دەبێ منداڵەکانی لەسەر وەچێک لەسەر ڕوویەک لەسەر شێوازێک پەروەردەکە کەوا لۆ کۆمەلگا فائیدەیان بێ لۆ کۆمەلگا سوودیان ببێ فێرە ئاداب و ڕەوشتی جوانیان کە فێرە علمیان کە فێرە قورئانیان کە فێرە سونەتی پێغەمبەریان کە صلی الله عليه وسلم ببنەوەی دواڕۆژ ببنە کەسێکەوە سوودیان بێ لەو کۆمەلگا نەبنە کەسێک نەبنە منداڵێک وەکو منداڵانەی کەوا پەروەردە بوون لەو چەند ڕۆژەی ڕابردوودا لە ئیعلامەکان بیسمان لەسەر موبایلێک بە منداڵی 14 ساڵی و 16 ساڵی بچی بە بەردی برادەری خۆی بکوژی لۆی پارەی لێ بستنیان موبایلی لۆ بستنیان کاری خراپ بکە ئێمە مانەیە کۆمەلگایەک دروست بی منداڵەکان گەنجەکان نەوجەوانەکان هەموویان ئینسانی دەست بە دەست نوێژ بن دەست پاک بن ئەمین بن کۆمەلگایەک بەرەو پێش بن بەڕاستی بە جوانترین شێواز پەروەردە بکرێن و جوان بی ئەخیر قسەی من ئەوەیە بەڕێزانم
لەو سنتەرانە منداڵ زۆر فێرەکرێ ڕێز لە داک و باب بگری ڕێز لە مامۆستا بگری کە بەڕاستی شتێکی جوانە چونکە منطلقی ئەو حەدیسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەفەرمێ ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا لە ئێمەنیە ئەو کەسەی کەوا ڕەحم و سۆزی بە گچکەکان نێتەوە ڕێزیش لە ئینسانی گەورە نەگری دائیمەن ئێوە لە ماڵەوە منداڵەکانتان هەندن بڵێ زۆر ڕێز لە مامۆستایەکان بگرن چونکە لێرە زۆر پێیان دەگوترێ ڕێز لە داک و بابتان بگرن دەستیان ماچکەن پێراویان لۆدانن خزمەتیان بکەن بە هەمان شێوە ئەو مەدوو جەزرە لە بینی هەردوو لا دەبی بێ و بچێ هەم داک و بابەکان تەشجیعیانەکەن لەسەرەوەی ڕێز زیاتر لە مامۆستایەکان بگرن و ئەدەبی جوانتریان فێر بکەن و هەم مامۆستایەکان هانیان نەدەن لەسەرەوەی ڕێز لە خوشتی گەورەیان بگرن لە برای گەورەیان بگرن لە داک و بابیان بگرن جا مەفەلێکی یابانی هەیە خەڵک ئێستا زۆر جارە پرسی یابان لۆ هەبە پێشکەتیا دەڵێ منداڵەکان لە مەدرسەدا تەعلیم دەدەن پێیان دەڵێ 7 مەتر لە دووری مامۆستا بڕۆ نەوەکو بە غەرەتی پێ لە سێبەرەکەی بنێ ئەوە قسەیەکە لە مەدرسە فێریانەکەن بەس ئەگەر فکری لێ بکەیەوە ئەو دەزانی ئەو وڵاتە پێشی علم بە ئەدەب و ئەخلاقە بە پێشکەوتیە تەماشا دەکەی 7 مەتر لە دووی مامۆستات نەڕۆی لۆ نەوەکو بە غەڵەتی پێ لە سێبەرەکەی بنێ سێبەری مامۆستا نەک مامۆستایەکە لۆیە قەدیمەن علماء قدیم فرمویانە لو كان الأستاذ جسرا لا تعبره ئەگەر مامۆستا کرا پردەک دانرا بەسەری مەکەوە قات لەبەرەوەی مامۆستایە و گەورەی و مەکانەتی خۆی هەیە لە کۆتاییدا پارێمەوە لە خوای پەروەردگار و رب العالمین یا ربی خوایە ئەو کەسانی بەشداری ئێرەیان کردیا منداڵەکان هەمویان صالح بکەی بە گەورەی خۆت یا رب العالمین لە داک و بابەکان خۆش بی یا رب العالمین لە ئێمەش خۆش بی یا رب العالمین سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوایە ئەمن و ئەمانی خۆت بەسەر ئەو جێگا ئەو مەکانە دابینی یا ربی خوایە پڕیکەی لە بەرەکەت و لە خێری زیاتر یا رب العالمین یا ربی خوایە دڵەکانمان پڕکەی لە نوری قورئانی پیرۆز یا ربی خوایە سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی لە ڕوڕەشی دنیا و قیامەتدا بمان پارێزی یا ربی خوایە ئەوانەی هاتینە ئێرە هەر هەنگاوەکیان بە هەزاران خێر لە بۆ بنووسی تەرازوو ڕۆژی قیامەتیان پێ قورس بکەی دڵەکانیان پڕکەی لە نوری ئیمان ئەوانەی غەم و خەفەت لە ناو دڵیان هەیە و لێرە دانیشتنی خوایە بەچوونە دەرێ لێرە غەم و خەفەت لە دڵیاندا ببێ دەرێ ئەوانەی مشکلیان هەیە خوایە لە بۆیان حەل بکەی ئەوانەی کارێکی خێریان لە دڵدایە خوایە لۆیان جێبەجێ بکەی ئەوانەی خێر و ئەجر و پاداش دەکەن لەو جێگایانەدا سەرفی دەکەن خوایە بە هەزاران قات تەعویزیان لە بۆ بکەیەوە یا ربی خوایە بەرەکەت بێخێنە ماڵ و منداڵمان یا ربی خوایە سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوایە لە دوا ڕۆژدا لەژێر سێبەری خۆتدا حەشرمان بکەی لەژێر ئاڵای محەممەد المستەفادا کۆمان بکەیەوە لە فردەوس الأعلا هەر هەمومان لەگەر پێغەمبەران و ڕاستگۆیان و شەهیدان و صالحیندا کۆ بکەیەوە آمين آمين الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خوای گەورە پاداشی بەڕێز دکتۆر خالید گەردی بداتەوە ئامادەبوانی عزیز و خۆشەویست ئێستاش کاتیەوە هاتووە کە دەست بکەین بە خەڵاتکردنی یەکەم و دووەم و سێەمەکان لەسەر ئاستی پۆلەکان و پێدانەوەی کارتەکان بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ومن والاه لسرتاج دا پێویستە ئاماژە بە شتێک بکەین کەمە لە بیدایەتی ساڵ و نیوەی ساڵ و کۆتایی ساڵی زستانە بە قوتابیانمان ڕاگەیان کەوا نسبەی نەجاح لە کەنەمە 170ە ئەو ساڵ چەند ساڵە 150 بوو ئەوەی لە 50 بینابە ناجح بوو بەڵام ئەو ساڵ کردیتوانە 170 لە کۆبنەوەی باوکانیش سەرپەرشتیاری قوتابیان کە هاتن دایک و باوکان ئاماژەمان هەم بەو خاڵی کرد ئێستا ئەو قوتابیانێکەوە یەکەم و دۆم و سێم بووینە لێرە هەم بڕوانامەکەیان دێن و هەمیش دیاری ئەو قوتابیانێکەوە دەرچوینە لە سەرێ لە قاتی یەکەمەوە لە ژوورەکان نووسیتمان ساڵ یەکەم و دۆم و سێم هەر کەسە دەتوانی بچی وەریگرتەوە ئەوەی کە بەس دەرچوینە و ئەو قوتابیانێکە کارتیشمان بۆ نەکردینە داوا لە سەرپەرشتیارەکانیان دەکەین کەوا ئەوەی کە کارتی وەرەگرتەوە ڕۆژی شەمبە ئەوەی کە قوتابێک کە ڕۆژی شەمە دێ با سەرپەرشتیارەکەی ڕۆژی شەمە حەزمان لێ بێتن هەندێک ڕێنمای شتێ پێ دێن و ئەوەی کە سێ شەمیش دێ بە سەرپەرشتیاری قوتابی ڕۆژ سێ شەمە بێتن کارتەکان وەگرنەوە ئێستا دەست دەکەین بە پێدانی بڕوانامە و سوپاس و پێزانین بەو قوتابیانێکەوە یەکەم و دۆم و سێم بووینە لەسەر ئاستی پۆلەکان ساڵ یەکەم و دۆم و سێمی منداڵان و نەوجەوانان قرآن وجيانا تاجي سري مسلمانا أم قرآن وجيانا تاجي سري مسلمانا هر کسی پیروی بکا لدوار وجدا شادمانا هر کسی پیروی بکا لدوار وجدا شادمانا
ڕووناچیە لەم دنیایە قورئان خەڵاتی خوددایە ڕووناچیە لەم دنیایە بۆ ئێمە ڕێگە و ڕێباز و ئامۆژگاری و ڕێنمایە بۆ ئێمە ڕێگە و ڕێباز و ئامۆژگاری و ڕێنمایە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە هەر کەسێ پەیڕەوی بکا لە دوا ڕۆژدا شادومانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە ئاسوودەی نێو دڵانە پێناسەی بڕوادارانە ئاسوودەی نێو دڵانە پێناسەی بڕوادارانە شیفایە بۆ هەموو دەردێ ڕۆشنکارەوەی جیهانە شیفایە بۆ هەموو دەردێ ڕۆشنکارەوەی جیهانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە هەر کەسێ پەیڕەوی بکا لە دوا ڕۆژدا شادومانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە گفتاری پەروەردگارە لابەری خەم و ئازارە گفتاری پەروەردگارە لابەری خەم و ئازارە هەر کەسێ پەیڕەوی نەکا لە دوا ڕۆژدا شەرمەزارە هەر کەسێ پەیڕەوی نەکا لە دوا ڕۆژدا شەرمەزارە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە هەر کەسێ پەیڕەوی بکا لە دوا ڕۆژدا شادومانە ئەم قورئانە ئەم قورئانە ئەم قورئانە هۆی ژیانە تاجی سەری موسڵمانە کوردی خاوەنی ئەم بەرنامە بێ ئەم بەرنامە بێ پەروەردەی دەستی ئەم قورئانە بێ ئەم قورئانە بێ بۆ دنیا و دوایی بێدارانە بێ بێدارانە بێ کوردە دەهەستا بێدار بەوا تۆش بێدار بەوا تۆش قورئانەکەی خوا مەکە فەرامۆش مەکە فەرامۆش تەنها قورئانە چارە بیر و هۆش چارە بیر و هۆش کوردی خاوەنی